37 ساڵ لەمەوبەر لە بەرواری 19 حوتی 1970 هاوڵاتیانی قەزای پێنجوێن با سەرجەم چین و توێژەکانەوە لە دژی ڕژێمی بەعسی ڕووخاو ڕاپەڕین و بۆ ماوەی 3 ڕۆژ سەرجەم دوکان و بازاڕەکانی قەزاکە داخران. ڕاپەڕینی و کاتی هاوڵاتیانی قەزای پێنجوێن دەرەنجامی زۆری زوڵم و ستەمکاری ڕژێمی بەعسی لە ناوچوو بوو کە دەرهەق بە هاوڵاتیانی ناوچەکە دەکرا. خەڵکی پێنجوێن دوای ئەوەی کە دێهاتەکانی دەوروبەری داگیرا و سنوورەکان و خەڵکێکی زۆر لە پێنجوێن کۆکرایەوە، لەم مەجموعەیە خەڵکێکی زۆر کۆکرایەوە، ئیتر خەڵک هیچ مەجالێکی کەسابەت وەمانەی نەما، تەنانەت چواردەوری پێنجوێن بەڕەبایە گیرا بوو. زوڵم و زۆرە قبوڵ نەکەین و بڕۆین شتێک بکەین بۆ ئەم شارەمان. ئەوە بوو جەنازەکەمان هێنا و بەناو بازاڕە تێپەڕین و خەڵکەکە جا خەڵکی پێنجوێن هەر عادەتی وا بوو کە جەنازە بەهاتایە هەمووی دوکانی داخستووە هات. ڕاپەڕین ئەنجامی بێزاری خەڵک بوو لەو ڕژێم و دەسەڵاتی ئەو کاتەی پێنجوێن کە عەزیەتی خەڵکیان و سنوورەکانیان دیاری کرد بوو، خەڵک نەیەتوانی ئاچوو بکە. هۆی دروستبوونی ڕاپەڕین ڕاستە مەجیشوان بوو، بەڵام خەڵکەکە بێزار بوو. ئەو ڕاپەڕینەیش کە دروست بوو لە ساح 75 تانەوەی خەڵکی یەکێتی یا ڕێخستنی یەکێتی یا دۆستی یەکێتی یا لایەنگری یەکێتی نیشتمانی کوردستان بوو. وەک بەشداربووانی ڕاپەڕینەکە باسی دەکەن تاوان و ستەمکاری ڕژێمی بەعز لەو سەردەمەدا بە جۆرێک بووە کە شوانێکی بێتاوان بە ناوی دێوانە مەجید لە دەشتی پێنجوێن دەستگیر دەکەن و پاش ئەچکەچەدانی بە درندانەترین شێوە بۆ ماوەی چەند ڕۆژێک دواتر لە بەرواری 19 حوتی 1970 شەهید دەبێت. ئەم ڕووداوەش دانیشتوانی پێنجوێنی با جۆرێک تووڕە کرد کە لە مینبەری مزگەوتی پاشاوە و لە ڕێگەی تۆمارێکی دەنگیەوە کە لەلایەن ژنێکەوە تۆمار کرابوو چەندین دروشم بڵاو کرایەوە و داوای ڕاپەڕینی سەرتاسەریان کرد. من یەکێک بووم لەو ئافرەتانەی کە بەشداریم کردووە لە مزاهرەی شاری پێنجوێنە. بە دەنگی من تەسجیلمان کرد، دانیشتی شاری پێنجوێنی خۆشەویست ئەمانەیە بۆ 3 ڕۆژمان گرتن ڕابگەێنی گەڕانەوەی لادیەکان ئەرزی محەڕەمە نەمێنێ 16 لە بەشمان گیرا بوو ئەمانویست ئەوانشمە بۆ بەربە. کە ڕاپەڕینیان مەزنەکەی 20 تەموزی ساڵ 1970 ڕوویدا لە شاری پێنجوێنی خۆراگرا، ڕژێمی بەعس ئیتر بە هەموو توانایەک و هێزی کۆکردەوە، سیخڕان و پیاوانی خۆی کۆکردەوە بۆ ئەوەی بە هەر شێوەیە بۆ ئەو ڕاپەڕینە دامرکێنێتەوە. یەکێ لەو هۆکارانە کە گرتیە بریتی بوو لە گرتنی کۆمەڵە خەڵکی ئەم شارە. ئەو کۆمەڵە خەڵکە لە شەوی 22 لەسەر 23 حوتی ساڵ 1970 دەستی پێکرد لە ناو شاری پێنجوێنە. وەک چۆن پێشمەرگە و ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرجەم ڕاپەڕین و چالێکیەکاندا دەوری کاریگەریان هەبوو، لە دژی ڕژێمی بەعز لە ڕاپەڕینە جەماوەرەکەی قەزای پێنجوێنیش لەلایەن چەند مەفرەزەیەکی ئەو کاتی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پاڵپشتی تەواوی ڕاپەڕینەکەیان کرد و چەندین چالاکی و گورزیان لا کاربەدەستانی ئەو کاتی ڕژێمی بەعز وەشاند. عەبدوڵڵا غەریب، کەناڵی گەلی کوردستان، پێنجوێن.